یەکێتی و پارتی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا ڕێک کەوتن. ئەو دوو گەنجەی ناحیسی دەکان کە سوپای تورکیا دەستگیری کردبوون ئازاد کران. هاوپەیمانی عەرەبی لە کەرکووک ڕایگەیاند بە هیچ جۆرێک ڕازی نابن ڕاکانجبووری پارێزگاری ئێستای کەرکووک بگۆڕدرێت. ساڵتان لەبێت گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. دوای 6 ڕۆژ لە دەستگیرکردنیان لەلایەن هێزە سەربازیەکانی تورکیاوە دوو گەنجی ناحیی سیدەکان ئازاد کران. ئیحسان چەلەبی بەڕێوەبەری ناحیی سیدەکان بە شارپرێسی ڕاگەیاند دوای چەند ڕۆژێک لە دەستگیرکردنی ئەو دوو گەنجەی سنووری ناحیی سیدەکان ئەمڕۆ ئازاد کران و گەڕانەوە بۆ ناو کەسوکارەکانیان. باسی لەوەش کردووە با هەوڵ و ماندووبوونی لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی وڵاتی تورکیا توانیویانە ئەمڕۆ ئەو دوو گەنجە ئازاد بکەن و لە ڕێگای دەواازەی ئیبراهیم خەلیل بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان. هێزە سەربازیەکانی سوپای تورکیا ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە ناو خاکی هەرێمی کوردستان دوو گەنجی کوردیان لە سنووری ناحیی سیدەکان لە هەرێمی کوردستان دەستگیر کردبوو. یەکێتی و پارتی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا ڕێککەوتن. لە دوای کۆبوونەوەیان لە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ڕاگەندراوێکی هاوبەشیان بڵاو کردەوە کە تیایدا هاتووە شاندێکی یەکێتی و پارتی لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن و پرسی دەستور و کۆمسیۆن لە سلێمانی کۆبوونەتەوە لە کۆبوونەوەکە هەردوو لە هاوڕابوون کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. لە ڕاگەندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕوو لەسەر بنەمای ڕێککەوتنی سیاسی ساڵی 2019 هەردوو لە درێژە بە کۆبوونەوەکانیان بدەن. تا ئێستا ئەوەی لە ڕاگەیەندەکان باز دەکرێت زۆربەی لایەنە سیاسەکانی هەرێم لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنن لە وادەی خۆیدا، بەڵام هیچ هەنگاوێکی یاسایی و کردداری لەلایەن دامەزراوە فەرمیەکان بۆ ئەو کارە نەنراوە. بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند هێزەکانی ئەمریکا لە عێراق دەمێننەوە و لە هاوکاریکردنی هەرێمیش بەردەوام دەبن. هۆشیار سیوەیلی بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی پارتی ڕایگەیاند ئەمڕۆ ئەمریکا لە عێراق بەرگی سەربازیان گۆڕیوە بە بەرگی مەدەنی و هەمان ڕۆڵی پێشتر دەبینن بە کەمێک جیاوازیەوە. باسی لەوەش کردووە ئەمریکا و چەندین وڵاتی تر هاوکاری چاکسازی و یەخستنی هێزی پێشمەرگە دەکەن، ئەمەش بۆ بەرژەوەندی هەردوو لا دەگەڕێتەوە. بە پێی ڕێککەوتنی نێوان ئەمریکا و عێراق بەر لە ساڵی 2022 ئەمریکا هێزە شەڵکەرەکانی لە عێراق کشاندەوە. وتەبێژی هاوپەیمانی عەرەبی لە کەرکووک ڕایگەیاند بە هیچ جۆرێک ڕازی نابن ڕاکانجبووری پارێزگاری ئێستای کەرکووک بگۆڕدرێت و پۆستەکە بدرێتە لایەنێکی دیکە. حاتەم تائی وتەبێژی فەرمی هاوپەیمانی عەرەبی لە کەرکووک لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا بە پێگەی معلومەی وتووە پارێزگای کەرکووک لە ڕووی ئەمنی و ئیداریەوە سەقامگیرە و بەراورد بە پارێزگاکانی تری عێراق لە ڕووی دروستکردنی پرۆژە و ئاوەدانکردنەوەوە پێشەنگە و تووشێتی دەبێت سەقامگیری شارەکە لە بەرچاو بگیرێت و نابێت لەبەر فاکتەری سیاسی دۆخی شارەکە بەرەو گرژی ببرێت. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبری ساڵی 2017 و هاتنەوەی هێزە فیدرالیەکان بۆ کەرکووک و کشانەوەی کورد لەو شارە ڕاکانجبووری جێگیری پارێزگار بە وەکالەت پۆستی پارێزگاری کەرکووکی وەرگرت و لەو کاتەوە لە پۆستەکەیدا وەک پارێزگار بەردەوامە. کۆمسیۆنی باڵای سربەخۆی بژاردنەکانی عێراق بڕیاری خەرجکردنی بڕێک پارە بۆ چاودێری لایەنە سیاسیەکان دەدات. کۆمسیۆنی باڵای سربەخۆی بژاردنەکان ڕایگەیاند پارەی چاودێری لایەنە سیاسیەکان بۆ ڕۆژی هەڵبژاردنەکان ئامادەیە و لە چەند ڕۆژی داهاتوو خرج دەکرێت. ئەوەش خراوەتە ڕوو لە دوای 6 مانگ لە تەواوبوونی هەڵبژاردنەکان سەرجەم کەرەستەکان بێجگە لە تۆماری ئەرشیفی ئەلیکترۆنی لەناو دەبرێن. پێشتریش کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بڕیاریدا پارەی هەموو ئەوانە بدات کە لە ڕۆژی دەنگدان گرێبەستیان هەبوو و لە پرۆسەکەدا بەشدار بوون. خواتان لەگەڵ بێت.